نویسی خەرمانێک لە گۆرانی و مۆزیکی ڕەسەنی کوردەواری بڵاو نەکراوەکە. Aman 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 oh, aman لێت خۆش نابم هیچ کاتێ لێت خۆش نابم هیچ کاتێ هێندەم لێ مەکەتکە هێندەم لێ مەکەتکە گیانە لێت خۆش نابم هیچ کاتێ هێندەم لێ مەکەتکە نەتبیستووە چاک نابێ هەر کاتێ شوشەشکە هەر کاتێ شوشەشکە گیانە لە دەریا عشقی من داوە من داوە من داوە من داوە گیانە لە دەریای عشقی مندا کۆتایی هاتوو خنکە ئەو کە دڵی منی سوتان خدا تۆڵەی منی لێ بکە ئەمان 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 لە بیرت دێ هەموو ڕۆژێ ڕووناکی بووی بۆ چاوانم کەچی ئێستا لە نازینی یەکەم ڕۆژێ پەشیمانم کەچی ئێستا لە نازینی یەکەم ڕۆژێ پەشیمانم 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 لە نازینی یەکەم ڕۆژێ پەشیمانم یەکەم گوڵێ کە بۆ ناردم بەدەستی خۆم ئەی وەرێنم
گەر پێم بێکرێ ئەو ڕۆژانەش لا تەمانم دەرئەهێنم گەر پێم بێکرێ ئەو ڕۆژانەش لا تەمانم دەرئەهێنم پەشیمانم 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 لە ناسینی یەکەم ڕۆژێ پەشیمانم. ئەو دەمە خۆش بێ گۆرانێکی زۆر خۆش بوو خاڵ ئارام تۆش بەخێر بێت. بینەرانی بەڕێز خۆشەویستان و ئازیزان، من وەک جەلال گۆڵەی ئەم یەکشەممەیەش هاتمەوە خزمەتان لە خزمەتان نابین لە ڕادیۆ جوانەکەی گەڕیان بیسەرمان بن هەموو ئەو سایق تەکسی و سایق شۆفێر و ئەم ڕۆژ دەوام هەبووە جایتر پیاو لە دەوام بگەڕێتەوە وڵا خۆ خراب نییە و دەنگە خۆشە ببیستێ. تەلەڤیزۆنی ناوخۆیی گەڕیان لە خزمەتانای ڕاستەوخۆ. بەڕێزان من ئەمڕۆ هونەرمەندێکی دەنگخۆش هونەرمەندێکی ئەزیز و ڕۆحسووت و بەڕێز چوومەوە بۆ گەرمیان. جا من یەک بەرنامە گەرمیانی تیانە بێ دوم بەرنامە هەر بچمەوە بۆ گەرمیان. کاکە بڕیار گەیلانی یاخوا بەخێر بێت. سەر هەردوو چاوم زۆر بە خۆشحاڵیەوە فەخری پێوەکەم جەناب عەزیەتان کێشە. کاکە ئارام گەرمیانی هاوڕێی خۆشەویستم، معاملە چیشین لەیەکەوە. یاخوا تۆش بەخێر بێ. هەموو جارە ئەبم بە عەزیەت بۆ داوای لێبوردنە لەیەکە. دەست و چاوتان خۆش بێ. شێرە پیاوەکەی ڕادیۆی میلی گەڕیان کاک بورهانی جوان ئاغالەر دەست و چاو خۆش بێ. ئەم ڕۆڵەی بۆ مەزبە هاتووی بە نەعل و یاخوا ئەو دەسانەوە خۆش بێ. کاکە دابانی ئەزیز، کاکە ڕێباز زۆر زۆر سپاس یەکەم. ئەمڕۆ لەبەر ئیشێکی بۆ دروست بوو بوو ناوە، بەڵام ئیشکالێکمان بۆ دروست بوو. سپاس یەکەم خێرا گەشتە سەرمان. زۆر زۆر سپاس یەکەین. جوانەخانیش بە هیوای ئەوەی ئیشەڵا ببی بە مۆنتێرێکی هەر زۆر چاک. دەستی تۆش خۆش بێ ئیشەڵا. ڕێزی ڕادیۆی میلی گەڕیان قبوڵ بکەن. لێرەوە سپاسی برای بە ڕێزم کا حەمەومی پێنجێنی یەکەم. پێیجیش لێر و ناوخوانەوە وتی ئیشکالێکی تایە پێیجەکەم با چاچکەم بۆ شێرەکەم. برای بە ڕێزم کاکخیامی کاک مەحموو محەممەد پێیجی کاک مەحموو محەممەد ڕێز و سڵاوم هەیە بۆیان. پێیجی کاکە بڕیار گەیلانیش سپاس یەکەمەوە یەکسەر هاتنە سەرخەت لەگەڵمانە چاویان ماجەخت. کاک بڕیار زۆر بەخێر بێت. زۆر زۆر سپاس دەکەم. باش لەکوێ دانیشی؟ ئێستا حالیان لە چەمچەما دانیش. ئاکسڵاوە بەخوا خۆش بۆخوای ئیشم بڕۆشت هەیە هاتم. بەس ئیشەکەم لێرێ بە کەڵک قوربانێ چاوماچەکەم. باش بە غەیری گۆرانی وتن نەبێ هیچ میهنەیەکی تر هەیە؟ کارمەندی حکوومەتیم لێرە لە کارەبای سلێمانی دەوامەکەم. ئاکل لە شتە تو کاکە تۆزە و کارەبایی گەڕۆکی ئەمە زیادە نەبێ ئەم شەو کارەباگەدان بۆ فول. ئێمە فیدەری هەشتین بڕیاری بە قەبری باوکم دوو پاوەربانکم کڕیوە دوێنێ لە تاوە. ئەی کاکە دوای 12 کارەبا بڕێن نە تەلەڤیزۆن هەیە نە هیچ شتێن نییە مەجبور فەیسبووکەکەیە یاخوا لە شو ساغ بێ. ئەم شەو بێخەم بە کارەباگەدان فولە. مەمنون. ئاخر کوورە بەر تەلەفۆنە دێ دەست و چاو خۆش بێت. تەوا وعدی یاوە فولیەکە. باش دەوامەکە و ڕێگری لە ئیشەکە نەکردووە؟ وەڵایی ماڵیان ئاوا بێ مۆڵەت توشتم بۆکەن، بەڵام جاری واشەیە بەرەوەڵا داوامەکەشم زەرورە. یاخوا لە شو ساغ من هەروازم لێنا ئەوە نەبوو. دوام مەبووتم بە قوربانە کاکە تۆ عید ناکەی مەر نە ڕۆژێکە نە دووە. تون کاکە من وازی لێنێ ئاهەنگی بکوزاواکەیتەوە. هەر زیاتر ئێمە ئیشی هەنگی بکوزاومانەیە. شکا من پێم سەیرە تۆزە دانیشتن کەمەتەوە وایە؟ ئەخر خۆم دانیشتن ناکەم. من سەرەتا کە دەستم پێکرد بە ئەکادمی دەستم پێکرد لە کەناڵی ئەنارتیەوە دەرکەوتم. دواتریش ئیشی حەفلە زیاترەکەم. ئەنگ شارەزاتر مەواری حەفلەیە. بۆ قورئانە کاک بڕیار منیش تقریبان 10 ساڵ لەگەڵ کاروان خەباتیا بووم. کێشەکەشمان ئەوە بوو دوای ئەو وازی لە حەفلەیە نا من حەزم لە گاعدە نەبوو. جای شەڵات چوارشەمەکەی تر هونەرمەندی خۆشەویست کاروان خەباتیش هەر لێرە میوانە ڕێزمان بۆی هەیە. ئەچینە ناو قسە و باس و ئەم سەر و سەرت بەسەرهات ناجێڕمەوە بە شتیوان نابێت. جا ئارام لەگەڵ فەرمان بێلانەیە بە سەراتێکی خۆشی جێڕایەوە چووە ناو خەڵکەوە. تۆش خۆ حازر کردووە
ئەم پیاوە بە ڕێزەش زۆر خۆشەویستی منە ناوەکەیم لە بیچوو پەیوەند گەرمیان کاکە پەیوەند گیان زۆر بەخێر بێت باڵە بەسەر چاو پەیوەندێکمان بە ڕێگەوە هێشتا نەگەیشتووە نەم و جایتر کاکە خۆ بە شەرەفم کە گەرمیانی بانکەی هەچی تەلەفونمانە بێ بە گەرمیانی کێمان دەگەڵە با من ئاوەکەی تۆ خۆمە کاکە بیخۆ کاکە حەمەد گیان دە چەمچەماڵەوە سڵاوی خوا لێ بێ کاکە جەلالیام کاتەوە باش بە قوربان هەموو کاتێکی خۆت و ئەژدا و ئابایشە باش تۆ باشی کۆرە یەک دوانم تۆ خۆشەویستی سڵاو و ڕێز و خۆشەویستی و ئەحبابی خۆم دەرە بڕم بۆ ئێوەی بۆ بەڕێز بە قوربانە بم گەرمیانی گیان هەردوو چاو ماجەکەم ورە قوربان مەمە جەلا تۆ حرمەتە لای من برا گەورەکەم چای ماپڕیار خاڵ ئارامیش ماسەکەم زۆر زۆر سپاس بە ناوی ئەوانیشەوە دەخۆشی بەرنامەکەتان لیەکەم قوربانە بم ئەم ڕۆژ گەرمیانێکی ترم لایەوە ناڵەمی تر تۆزێکتر بە دوایەکە هەمووتانەیکەن دەی کوێمە لە خزمەتتانەداوای لە مامە بڕیارەکەین گۆرانیە خۆشمان بۆ بێژ هەڵا هەم لە خزمەتانەکەم گۆرانی پێ خۆش بێ دوایی شەڵا بەزمانی خۆشیان جوابدایەتەوە ئەیدر بۆخوا لەو دەستە شوانەوە گەر گۆرانی وەزی جەوی شوانی دەستی بڵێ خۆشتر قوربانیەوە خوایە بم جا منەوەی باشە شوانەکان هەمی جمهوری منن بە ساقەی خواتان بم خۆشمەوە کورە لە خزمەت ئامامە جەلاگەن تۆ خۆشەویست برا گەورن یاخوا لەشە ساغ بێ پێغەمەر سەرکەوتوو بی با قوربان لەگەڵ ئێوە تاچای ئێوە ماتەکەمیەوە زۆر بەڕێز زۆر زۆر سپاس زۆر مەمنونین ڕێز و حرمەتمان بۆ قوربانم کاتێکی خۆش بۆ جێنات هەموو خەڵکی چەمچەماڵ کاکە یەک تەس بێ حیا و مەتێ بە جاخۆ ئێستا دەست پێ بکەم بەرنامەکە تەواو بێن جاگەم ئێرەی ئەوە بڕیا بۆ یارمەتێکم نایمە بڵم جارجار تۆزی لە کاتی گۆرانەکە ئەگەر ئەمە هی ئارامە کاکە ماشەڵام باڵای بەرزە منیش ئەوە نەم دەفەرموو دەست و چاوە خۆش عفوم بکە کاک بڕیار با بچین لای گۆرانیەکە جارێ قوربانم بە خزمەتان هەیە دەبە ئەم پەیوەندیە زۆر پەیوەندیشتر حازر خاڵە هەردی گوڵ لە چەمچەماڵەوە مامەردی گیان کاکە جەلاشۆنی سڵاوی خواو لێ بێت تۆ باشی بە قوربانە بم وڵاتان لێ بێتۆنن سڵاو لە جەنابیشە زۆر زۆر سپاس خاڵۆ تۆزە دەنگە بەرزکەرەوە لە دەوری گەڕێ باشە سپاس بەخراپنی کاگارام گەرمیانێکم لەوانێ بمناسێ و کاک بڕیار خۆشەویستە نەردووشیان قوربانە بم چاوەکەم خۆشیان لێکەم یوادانم سەرکەوتوو بن لەگەڵ تۆە ئیشاڵڵا مامەردی گیان چیت هەیە بۆ کاک بڕیار وەڵا کاک بڕیار نەچمەتە خزمەتی دەستی لێکەم کارەکانی جوانن هیوادارم سەرکەوتوو بێ و خاڵە ئارامیش بە هەروەها هەردووکیان زۆر زۆر سپاس بە ناوی ئەوانیشەوە هەر بە تاکید سەرکەوتووە گۆرانی بێژێکی بەڕێز و جوانە حرمەت و ڕێزم ئێوە سەرکەوتوو بن ئینشاءالله زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکە و حرمەتمان هەیە بۆ تەواوی خەڵکی چەمچەماڵی بە شەرەف و بەڕێز پەیوەندیمان نییە با بچینە لای ئەو گۆرانیە بە قوربان ئەم گۆرانیە ژێشێک بوو لەو گۆرانانی کە بە مەسج داوایان کردووە تر داوای چیان لێ کردو چاوەڕێی من مەکە بە کەیفی زۆربەی گۆرانەکان گەڵمان بژارۆ داواکاری خۆیانە وەک وا بێ دوو بە دوو لەو دەشتە بە خۆمان دانیشت بێتین بیڵێ ئەلێک دووریتان برینەکە پڕێ لە ژان دووریتان دەرد و ئەزار سووتان دووریتان
برینێکایە پڕێ لە ژایان دووریتان دەرد و وەزار سووتان ئاخ بێ حاڵم ئەم شەو بە یادیوە دەناڵم دڵم ماتۆتە هەژان دەناڵم چاوم پڕبوو لە گریەم خۆزگە من خونچە گوڵێ بەم لەوێ لێخای ئەو کەسەی خۆشم دەوێ خۆزگە من خونچە گوڵێ بەم لەوێ لێخای ئەو جوانەی خۆشم دەوێ خۆزگە من ئەسێرەیاکی گەوەش بەم بۆ یارم دەرکەوت بەم نیوەی شەوێ بۆ یارم دەرکەوت بەم نیوەی شەوێ ئەمان ئەمان هەیدە دەیدا قڵپە قوڵپی قورگی شوشا سۆز و هەواوری منە سۆز و هەواوری منە گیانە قوڵپە قوڵپی قورگی شوشا سۆز و هەواوری منە ڕەنگی ئاڵی بێنە بەرچاو چاوی بیماری منە چاوی بیماری منە هەیدە دەیداوت ڕۆژگارێکە من چاوەڕێی خێڵی کەستان چیێوەمە زەمانێکە بۆ دەسووتێم لە دووری تۆیە بێوەمە ڕۆژگارێکە من چاوەڕێی خێڵی کەستان چیێوەمە زەمانێکە بۆ دەسووتێم ئەمان ئەمە یاخوا ئەو دەمە و خۆش بێت بڕیار گیان من بردەوە بۆ دوو یادگاری دەستی تۆش خۆش بێ کاگەران یەکێکیان برای بەڕێز و خۆشەویستم مامەسا نووری گەرمیانی سڵاو ڕێزمێ بووی لێرەوە منیش ڕێزێکی تایبەتم بۆی هەیە ساڵی 95 تازە ئەم گۆرانی پێم کردێکە لە گۆرانی جوانەکانی بەڵێ هات بۆ سلێمانی لە خزمەتی یابوونگەتی مەسقای وەفایمانە بۆ کاتە یعنی هەر لەگەڵ وتی سەلام عەلەیکوم تا میگیری کۆپلم بۆ بڵێم ناڵی بوو کاکە با دانیشم داوای گۆرانی دەگەر بەڵێ زۆرم حەز لەو گۆرانیەتی گۆرانی دووەمیشهی مامەسای کۆچکردو ئەتوانم بڵێم ئوستازی ناو ئوستازەکان مامەسا جەلاسایی
بەداخەوە من مامۆستا جەلال زۆر تێکەڵ بووم لەگەڵیان یعنی کە تەلەفۆنم بۆ کرد چکار جەمالی برام خوا لێ خۆش بێ ئەویش هونەرمەند و ناوی جەمال سەعید بوو ئەوی جەلال سەعیدی سلێمانی یا ئەڵڵا خێر لەگەڵ منا بینێکی هەر بێشماری هەبوو سوحبەت و نیشمان ناکرد ڕۆحی شاد بێ ئەخیر گەعدەشی خۆمان پێمان کرد لەگەڵ کاگا ڕازڵباتوی مەجموعەیە برادەرە ئەخیر گەعدەی هات بۆ لای ئێمە من قەت لە بیرم ناچێت مامۆستا جەلال هەدیەیەکم بۆ خستە زەرفێکەوە ویستم بیهێنەوەتی جەلال هەر زۆر عیبە وتم بۆ وتی دوو عەرەبانە بەیەکەوە بوەستن هەردووکیان گوڵە بە ڕۆژە بفرۆشن شتی وا ئەبێ یعنی ئەو بیا بە یان ئەو لەوی وەرگری و تۆ لەوی وەرگری وتی ئەمە هاو پیشێن شتی وا هەر بۆی نابێت لێرەوە سەری ڕێز دائەنەوێنم بۆ مەزاری کاک جەلال سەعید هەردوو چاوی ماجەکەم ڕێزیشمەیە بۆ خانەوادەکەی ڕێزمەیە بۆ کاک نووری گەرمیانی باش کاکە فەرمان شوانی گوڵ لە بەریتانیاوە لە بەریتانیاشەوە هەر خۆمانن گەرمیانی هەموو کاتێکی باش لە دەوری گەڕن تۆ باشی زۆر باشم دەستخۆشی بەرنامەکەتان لێکەوە بە خێراتنی ئەو دیمیوانە بەڕێزە ئەەکەم زۆر سپاس دەکەین لێرەوە هەتا بەریتانیا قوربان چاوم زۆر سڵاوێت تایبەتیم هەیە بۆ خاڵاران برادری خۆشەویستم هاوڕێ خۆشەویستم خاڵاران چای ماچێت وڵا خاڵە ئارام دەنگی کە زەمایکی لا نییە من بە ناوی ئەوە چاوەکانە ماجەکەم یەک تۆز ئامان بۆ زیاکەنی پەیوەندی بەڕێزی سپاس دەکەم وڵا هیچم نییە بەس بۆ دەستخۆشی بەرنامە کردم و ئەرەوە هیچم نییە دەستان خۆش بوو تەمەند درێژ بن زۆر سپاس حرمەتی تایبەتمان هەیە بۆ هەموو کوردانی تاراوگا و بۆ هەموو ئەو کوردانە لە بەریتانیا دەست و چاوە خۆش و دەست بە گۆرانەکەی ئەنی تەواو بوو بۆ کاگوران چی لێ هاو نازانم ئەم ڕۆژان کتابەکە شەبەکە زۆر باش نییە کاجرات گیان شەبەکە زۆر باش نەبوو بمان بوورە بە قورئان ئەو کێشەیەمان هەیە دایمە لەگەڵ ئەوروپایە با بڵێن نانا ئاسای کاکە با زیاتر لەگاتان نەگرم دەستان خۆش بن سەرکەوتوو بن و زۆر سپاس بۆ پەیوەندیەکە و ڕێزمان هەیە بۆ تەواوی هەموو کوردانی جیهان دەستان خۆش بێ دووبارە و تەمە درێژ بن خوا ئاگادارتان بێ و با ئاجات لەگاتان نەگرم قوربانە بم زۆر سپاس دەکەین ڕێزمان هەیە شوانی گیان لە دەوری گەڕێ دەست و چاو خۆش بۆ پەیوەندیەکە تاوان ئارام ئەگەر بیری بێ پیاوێکمان نەبوو بابەت هەڵەبجێی جاوە من هیوایەتمە و زەلامە بوو ڕۆژێک لە بەردەمی بازاڕەکەەوە با بڵین ئاوا هاو لای چاخانەکەی سوورە و ئەوانە جا عبە تۆزە حەزی لەوە هەبوو نیوەڕوان و بەیانیانی بۆ نەبوو هەچ کاتێ داوای کردایە تێکرد پیاوێکی قسە خۆش و ئەوە بوو بەڵێ کۆستەرێکی خەتی پاسەکانی ڕزگاری ئەم ساحەی خۆمان هاتە دەرەوە و ئابە گەشتە بەردەمی فەرعەکە با بڵین ئەو فەرعی کاچی بۆ چێشخانەی سلێمانی ئابە وڕێ هاوخۆ گوێی نایە کۆستەرەکەش لەو کاتەیە باران بوو بەخوا نازانم ساقەی داڵغی ڕۆیی چی وەڵا یای لە عەبە کە لێ یا ڕێکەڵ یایە کۆڵانەکەەوە ئیتر ئێمە شەمومان ڕامان کرد و عەبە چی بوو سایق پاسەکەش دابەزی وتی بۆە خۆتان تێکداوە ئەی وتمان کاکە و پاسەت لێ یای وتی من هەر خۆم بۆم کۆڵانە هاتم ماڵ ئەوا بێ زۆر سپاس زۆر بەقوەت بوو تی من خۆم هەر بۆم کۆڵانە هاتم دەست و چاوە خۆش بە ئەو بەمی و زۆر سپاس دەکەم هەر شتیوانە بوو ڕۆژێکیش لە بەردەمی مزگەوتەکەیە پیاوێک دانیشت بوو پیاوێکی تۆزە ئاوا بە تەمەەن بوو ئاوا دەستی ئاوا لێ کرد بووەرەی عەبەش چوو بۆ پاڵی ئاوای گوێی لێگر ئیترەوە نییە عەبەی و خەریکە دڵمە تەقێ من نازانم داوای چیەکە پیاوەکە وتبووی وەڵا دەخوا پاڕەمەوە 10,000 باتێ 10,000 بەڵێ عەبەش دەست کرد مەجیبانیان دەکەی یا بوتنی من داوای میلیۆنێکم کردووە بیکە بە خاتری خوا ڕەواز بێنە ڕەحمەت لە گۆڕەکەی بێ پیاوێکی زۆر قسە خۆش و بەڕێز و ئەزیز بوو جاوە قسەکانیشی لە یوتوبە هەر هەیە ئەجا زۆربەی زۆری قسەکانیشی پند بوو بەڕاستی ئەوەشی کە ڕووی نەیە لەو سەردەمایە کە ئەوتی ئەسەر ڕوویاوە ڕەحمەت لە گۆڕەکەی بێ و جێگەی بەهەش بێ ئیشەڵڵا با هەڵبەت لە هەموو شوێنە حەفلەی بووکوزاوە ئەرە وەڵڵا حەفلەی بووکوزاوم زیاتر زاگادەکان هەر لە گەرمیان یا با بڵین لە سلێمانی و لە سلێمانیمانە جاری وایە لە کەفری لە کەلار لە کەرکووک لە هەولێر لە چەمشەماڵەوە لەخوا بەزای بە زۆرە و جمعەکان لێ حەفلەی ساوتمانێ تووشی کێشە نەبووی قەت لە حەفلەیە وڵی حەفلەیەک ماگرە لەم فترەی پێشوە سەرەتا بە دوو دەماچە تەقیانەکرد لە تیکتۆک شاباش بڵاوەتەوە بەڵێ بینی دواتر بوو بە شەڕە بیکەیسی بوو نازانم چی وڵا
ئەو بە حساب تەقی خۆشی بووی ناوەکو کێشە شکر تووشی کێشەنەوەی ناوە یعنی ئێستا ئەو شتە هەر هەیە ماوە لە چەمچەماڵ وایە تر جاری وایە جەویان خۆشە بە حساب دڵخۆشیە بەسەوە سەرەتا بە دەمانچە دەستیان پێکرد دواتر تر بوو بە گڕار و نارە وەک جەبهەوا بوو وڵی تر یعنی بڕیار گیان ئیشەڵڵا هیچ لێ ئەبێ من حەزی خۆ چاوەڕێ ئەوەش لە فریاکەوتن خۆ ببینیتەوە ئەوەش بەڵام ئیشەڵای کەین بە تەرەقە پشتیوان خەری بڵم کاگارم تیم بۆ خاوکەرە و تەبەقە بێنە خوارە باتۆ زێ بێنەوە تا هیم گرژ بوو بەخوا سڵاویان لێ بە من کاتی خۆی ئاهاتم بۆ ئەوێ ئەو کاتە هونەرمەندی خۆشەویست کاکسامانمان هەبوو سامان ڕساسیمان پێ وازان لێرەوە حرمەتم بۆی هەیە کاک نووری گەرمیانی بوو کامیل بوو بەرزان قەرانجیری بوو ڕەحمەت بەڵە کاکە حەمە بوو ئیتر کە ئاهاتین با بڵین حرمەتەن زۆربەی زۆری ئاسپەکان نەیانێرا بێت ئەوانەی کە تۆزێ وەکو من عشایر و ئەوە نەبوون منیش تازە فێر بوو بووم سرم پێوەی نەبوو خواخوان بوو پێ بڵێن بە هەفتە هاتم لەوێ بۆ چەمچەماڵ بڵێن جارێکیش هەر هونەرمەندی خۆشەویست کاکشیروان عەبدوڵڵا لەوێ فیشەکی وێڵی بەرکەوە برینار بوو با بڵێن بەس من زۆر پێخۆش بوو یعنی لە وەتای لە مناڵیەوە من حەزم بەو منتیقەیە ئمە تەبیعاتە جاگاکە خانوێکە بۆ دۆزینەوە و بەخوای گەورەش ئەگەر مەسلحەتم بڕۆشتە هەیە ئەمە نەخۆشە ئەو خوای ئێستا باشە ئەو خۆی بەس ناوی دەرکردو چەمچەماڵ بە حساب شەڕانی و ئێستا باشە وەکو پێشتنی تایەتی کۆمەڵە کەسی تایە بەڵام هەموو شیوانی ڕێزمان هەیە قورە خەڵکی چاکن ماشەڵڵا زانی چی خەڵکی مسەقەتمان هەیە کاکە حەمەد گیان عەکسڵاو لێ بێ کا حەمە بەخوا برا تۆ پەیوەندی نەکەی هیچ زۆر زۆر سپاس دەکەم قوربانە بم خاڵە حەمەد گیان چای خاڵام بە ئارام باشەکەم سڵاو ڕێزمێ بۆ دیلان بە قوربانە بم بە قوربانم بەناوی وەڵا سپاس بۆ خوای گەورە هەر زۆر باشم جلی کوردیم لەبەران نییە ئەمڕۆ عیبم نییە جاخۆ من کوردیشی لەبەران من ناوبیرم بۆ ڕازەکەی وەڵا تۆ بە سەوت گوێ لە منە قوربانی ئەو سڵاوم سڵاو ڕێزمێ بە کاکە ئارام و دووبارە بۆ جەناب دوو بووە هەموو هاوڕێیان کۆرە لە دەوری سەر گەڕێم قوربانێ بم قوربانم خۆشحاڵ بووم کە گوێم لە جەنابتان بوو من زیاتر من حەزەکەم هەموو بەرنامەیە جەنابە پەیوەندی بکەی ئەو خەمە سەر سەرم کۆرە من چاو ماشەکەم قوربانم مەمنونتم خۆشحاڵم کاک جەلاجیان لە خزمەتان بە قوربانە بم ڕێز و حرمەتم هەیە بۆ تەواوی تاسەبارە بە خێراکردنی میوانەکە دەکەم و هیوادارم گۆرانێکی شادیش بڵێ ئای بەسەر چاو جاوە شادەکەیتیان نەبێ ئەڵەم با تۆزە ئاها هین بێ ئەرە وەڵا بێ بە سلۆری بێ زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەبانە بم کاکە حەمەدگیان ڕێزمان خاڵە بڕیار با بچین و لای گۆرانیەکی تریش ئەم گۆرانیش گۆرانیشی مامۆستا بوران مەجیدە و کاگۆرانی زیبات شتوێتەوە و ئەویش داواکاری و لێک جارێ لە دانیشتێک هاتوومانێتەوە ئەگەر کاگارەمە پێشکەشتانێک بۆ مامۆسای گەورە کاگۆران مەجید بۆ برای بەڕێز و خۆشەویستم کاگۆرانی زیباتیش چاوەڕوانی کۆشی تۆ ئەی بۆچی نەهات ئەی بۆچی نەهات ئەی بۆچی نەهات
بۆچی ناوایەی خۆ بڕیار بوو بنەمدارە جێژوان وەکو ڕۆژان گەڵای وەری و لە تەرزەی ماجەراسان بۆچی ناوایەی خۆ بڕیار بوو بنەمدارە جێژوان وەکو ڕۆژان گەڵای وەری و لە تەرزەی ماجەراسان ئەیە مێستە هەوار کوا هاوری سەوزیە و دڵی من خۆ بەبێت تۆ لێڵە چاو وشکە کێڵگەیەم دڵی من ئەیەم ئێستا کە تۆونی دەستی هەنا بۆ کێوەرم لە ڕایەڵەی ئەم غوربەتە چی بکەمە چەتری سەرم چی بکەمە چەتری سەرم ماڵ وێران خۆم سەرنجوەری یاوی چاو وشکایی نەهات سەری کاسم چاوەڕوانی کۆشی تۆ ئەی بۆچی نەهات ئەی بۆچی نەهات بدڵی کات بیابانە ڕۆشتی سەرەڵ بڕە و گۆبی سووری چاوەڕوانی باش دێنە سەرەڵ بڕە و ماسی ڕوحم لەم زەلکاوە دەربێنە سەرەڵ بڕە و گۆبی سووری چاوەڕوانی بەهاژێنە سەرەڵ بڕە و ماسی ڕوحم لەم زەلکاوە دەربێنە ئەیەم ئێستا کە تۆونی دەستی هەناو کێبرم لەڕایەڵەی ئەم غوربەتە چی بکەمە چەتری سەرم چی بکەمە چەتری سەرم ماڵ وێران خۆم سەرنجوەری ئاوی چاو وشکایی نەهات سەری کاسم چاوەڕوانی کۆشی تۆ ئەی بۆچی نەهات ئەی بۆچی نەهات ئەی بۆچی نەهات ئەی بۆچی نەهات دەست و چاوە خۆش بێ مامە بڕیار بەڕاستی گۆرانیەکی زۆر حەساسە گۆرانیەکی خۆشە دەستی کاگارامیش ئیشاڵڵا دەستی کاگارامیش خۆش بێ بەڕاستی مۆسیقاکەی و جوان بە پێی پێویست مۆسیقاکەی و هین کردەوە دەستە خۆش بێ خۆ کاکە چۆمان لە چەمچەماڵی سەربەرز و گوڵەوە ئەم کاتتان باش سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو بینە خاڵە چۆمان کاک چۆمان جان کاکە بڕیار گەیلانی کاکە ئارام گەرمیانی بە ناوی ئەوانی ژەوە ڕێزمان هەیە بۆ جەنابن چاوی منن هەر لە چەمچەماڵەوە ڕێز و سڵاوم هەیە بۆیان هیوام سەرکەوتنێکی زۆر زۆرە بۆیان کاکە بڕیار و کاکە ئارام لە لووتکەیان بیرم ئیشەڵڵا 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 بە هیواین ئیشەڵڵا زۆر سپاس بۆ بەرنامەکەی جەنابیش بەڕاستی جێگەی خۆت کچڕەکەوە زۆر سپاس هیوای سەرکەوتنی زیاتر قوربانە بە چاوتە ئاماچەکەم تەنها ئەو نەم هەبوو سڵاوێ لەو جوتە مامۆستایەکەم و ساڵ قوربانم کاک چۆمان ئەی هیچ داواکاریە کورە شتێک کاکە بڕیار خۆی زارێ من داواکاریم چیە باشە لەگەڵ کاک بڕیارە تێکەڵی کاک چۆمان تەواڵ بەڵێ لەخوا کاک بڕیار ئاوی منی نەهێشت ئەڵی سەر و پێ و خواردووە کاکە دا ئاوە بۆ من بێن بینیم کە خاڵە چۆمان هیچ بەسەرهاتێکی نییە دەسە ماجەکە بەسە یێنە لەگەڵ کاک بڕیارە وەڵایی بەسەر
شەوی کلاسیکۆ ئەو دانیشتەی کە لەگەڵ کاک ئەحمەد سەنگاویا بوو بەڵێ زۆر خۆش بەلام بەڵام یەک کێشەیەکم لەگەڵی هەبوو پەلەپەل کلاسیکۆگەی بوو شەوێکی زۆر تایبەت بوو بەڕاستی لە شوێنی کە دانیشتمانە بوو باش. چین باخەکە نازانم کلیل درا بوو خەڵکی لێ بوو اینجا گواسمانە بۆ شوێنێکی تر وڵا دانیشتەکە سەعات حەوت ڕۆژی نزیکی دەدەستمان پێک لەگەڵ ئەحمەد سەنگاویا بووین ناقی ناگرم ڕیاڵ یا بەرشەی بڕێت وەڵام من فول ڕیاڵم سپیەکەمەوە حەق سڵاو لێ بێ وەڵام منیش ژەرەوەم یاری دەست و چاوە کاکە چۆمان گیان زۆر خۆشحاڵ بووین حرمەتی تایبەتم هەیە بۆ تەواوی پایتەختی گەرمیان بۆ هەموو چەمچەماڵی جووا قوربانم ئەزیزن سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوەش و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم و زۆر خۆشحاڵم ئێستا ڕاستەخۆ پێکانەکەم زۆر خۆشحاڵم کاوە بە سەرکەوتویەتان بینم زۆر سپاس دەکەم زۆر مەمنونی ئەزیزن چاوتان ماچەکەم هیوای سەرکەوتن بۆ جەنابیشت و بۆ کاکە ئارام و بۆ کاکە بڕیار و بۆ کاکە پەیوەندیش با بیرمان نەچێت باش تەبان هەموو یاریەک تۆ باشیم ئەی خۆی قەت یاریە شتێ بەڵێ پێشتر لە ینی وەرچیشم چەماڵ یاریمەکرد پێشەوەی کە تا بڕێم ئەیا فەرم یان یاری چیت بڕیارگە ئێستا کڵایەن چی وەڵا خۆی بە بەرنامەیەکی کڵاوێنەمانێ کڵاوەکانیان داناوە بۆ تیر و پشک کاک ئەحمەد خۆشناوەتی ئەدبینی ڕادیۆی میلی گەڕیان لە هەولێرەوە کاکە ئەحمەد گیان تۆ باشی لێوێ خاڵە گیان بە قوربانە بم خاڵە گیان تۆ باشی وازتانت حەجتانە سپاس بۆ خوای گەورە قۆنم بە خێراتنیەم یان ڕێزانە دەکەم زۆر سپاس کاک ئەحمەد گیان چاوەکە یاخوا سەرکەوت و سەرفرازن ئینشاءڵڵا بە قوربانم کاکە ئەحمەد گیان زۆر سپاسی جەنابیش دەکەین بەس ئەو لۆگۆیی کاک بڕیار درەنگ بەدەستگەین یان نازانم چی بوو کاکەم جارە بە دووسێنەوە دروستیان کردبوو برادێکی ئەو جارە گوتیانە من دروستمان کردەوە بۆیە من دروستم نەکرد ناتۆ حەقە نەبێ کاکە تۆ هەر دروستی کە ئێسەوە بە ئەنواعدا وێنەم لا نەبوو ئەم شەو میوانەکە چێ کاک بڕیار گەیلانی و مامەسا ئارام گەرمیانی نانا زوو نەمزانی میوانەکە چێ بۆیە هیچ دیزاینێکم نەکرد ئێ تێگەیشتم وڵا ئەو ئەدمینەی کاک بڕیار دەست و چاوی خۆش بێ لەگەڵ کاگارام یەکسەر کردیان و بۆیان ناردم منیش دەستۆریەکەم دام ناکوتم دەفەرقی چی لە شیان ساغ فەرمان نییە زۆر سپاس گرنگەوەیە خزمەتی ڕادیۆی میلی گەڕیان بکەین ئەوە مهمە من لە خزمەتم تۆ بەڕێزی قوربانە بم کاکە خۆشحاڵم من زیاتر ڕێزمانەیە بۆ تەواوی هەولێریەکان و بۆ قەڵاو منارە قوربانی تۆ کاتێک خۆش بێ با قوربانم کاک ئەحمەد گیان بڕیار گیان بۆ خاتری خوا چی خواردووە نیوەڕۆ بەس ڕاست قڕ بەسەرم تۆزێکتر کارتۆنەکەی بۆ بێن با لە پاڵ خۆیان دای نیوەڕۆ لەکوێ بووی وڵا لە ماڵە ئەی چی خوارد یا تەماتەی سوورکراوە خواردووە نەشتی باشم خوارە نۆشی گیان بێەوە ناخۆش نۆش بێ باو ئەمە خاڵم خۆی تێر کردووە ئازانم لێرە بلۆکی پێداگرم با بە گۆرانی وتنە تا دەی شۆنان ناخۆ یاخوا زۆر خۆشحاڵ بووم لەگەڵتانە داوای گۆرانی شادیان کردمان بڕیار گیان وڵا لە خزمەتیانین تراکێکماندانەوە هەر بۆ ڕادیۆی گەڕیان باوکە ڕۆنەکەم ئەوە هەر قەرزاربارمە وەڵام من لە خزمەتانام ئێوە جێگەی فەخر و شانازی زۆر سپاس ئێمەش بە ئێوە جوان قوربانم توانین بەرنامە بکەین گۆرانی شادەکە بڵین کاگارم پەیوەندیەکمان زۆر باشە خاڵەیە من وەرگین لە ئەڵمانیاوە خاڵەیە من گیان کاک جەلابگیانم کاتتان باش بە قوربانە بم کاگە من گیان زۆر سپاس دەکەم قوربانم هەروەکو هەموو جارەکانی تریش دەستخۆشی ولیەکەم و ڕێز و سڵاوم بۆ تەواوی گۆگروبی سەر و خۆبەخشانی ڕادیۆی گەڕیان بە خێراتنی کاک ئارام و کاک بڕیار گەیلانیەکەم هیوادارم تەمەندرێژ بێت سەوتێکی یەکجار خۆشی هەیە بەڕاستی ئەوەی کە من بەدیەکەم کاک جەلال ئەمەوێ ئەوە بڵێم کاک بڕیار ئێمە بێت لە هەموو شێوازەکانی هونەرە ئەتوانێت گۆرانی بڵێت لەبەرەوەی بەڕاستی دەنگێکی سافی هەیە من تەنها دەستخۆشی یەکەم بەڕاستی شێوازی وتنی گۆرانی ئەبۆ شێوازە ئەوترێت لەبەرەوەی کە دانەنێ بە کەلیمەکان و کەلیمەکان زۆر بە جوانی ئەگاتە گوێی گوێگر یاخوا دەست خۆش بێت هیوادارم ئەمڕۆ زۆرترین گۆرانی پێشکەش بکەی داوا لە کاک جەلالەکەم زۆرترین گۆرانیش پێشکەش بکە بەڕاستی دەنگێکی خۆش هیوای سەرکەوتن و سەرفرازی بۆ خوازم و هیچی ترم نییە بەسەر ئەو من هیچ شتێک ناڵێ میتر لەم دەقەیەوە هەمووی هەر گۆرانیە بێ
چاوەکانی ماچەکەم کاک جەلاگیان دەستەکانی خۆش بێ هیوای سەرکەوتنان بۆ چاوی تۆش ماجەکەم کاگە من ئێمەش قەرزاری جەنابتین زۆر سپاس دەکەین زۆر مەمنونی بەڵام هەر تێبینیەکە هەبوو بەو پەڕی ڕاشکاوانەوە بۆ بەرنامەکەی من بە تایبەتیەوەی من پێم بڵێ مەمنونی دەبم چکا تۆ زۆر متابعاکەی بەوردی قوربانم وەڵا کاک جەلال خوا ئەیزانی هیچ گلێ یەکم لێ نییە بەڕاستی شێوازی بەرنامەکە زۆر جوانە لە بەرەوەی کە قسەی خۆشی تایە بۆ ئەوەی نوکتەی تایە یعنی خەڵک بێتاقەت نابێت لەوانێت و ئەگەر لە بەرنامەیە لەسەر یەک ڕێچکە بڕۆی هەتا ئاخیر خەڵک بێتاقەتە بێ و گوێگرەکە کەمە بێتەوە بەڵام کە هەموو کاتێک تۆ بە نوکتە خۆشەکانت بە قسە خۆشەکانت زیاتر دڵخۆشیەوە بە بەرنامەکە و گوێگریش هەمیشە گوێگرە و دەستەکانت خۆش بێ چاوەکانی ماچەکەم زۆر سەرکەوتووی زۆر سپاس دەکەم مەمنونم ڕێز و حورمەتم هەیە بۆ جەنابت و بۆ هەموو کوردانی تاراوە بە ساقەی تۆ بم کاتێک سپاس دەکەم کاڵێ واللهی جاخۆ ماشڵ وەڵا کۆمنتی پێنجم بە نەی خوێنمەوە بەس کاکە ماشەڵا خۆ ناکرێەوە هەمە بخوێنیتەوە لەگەڵ مامە بڕیارە بەزاوە دانیشن کۆمنت خوێنینەوە ڕێزمان هەیە زۆر بۆ سپاس بۆ ئەوانەی کە ئەو کۆمنتە جوانانە ئەنووسن بۆ کاک بڕیار بۆ کاگاران بۆ خۆم بۆ ڕادوی گەڕیان بۆ جوانەخان و کاک دابان و کاک ڕێباز داوای لە بردنتان لە یەکەم ئەگەر کۆمنت بخوێنمەوە بە قورعانە بێ گۆرانی نەوترێ یا بێ پەیوەندی ناتوانم وەرگرم سڵاگ بنێرین بۆ کاک شاڵای و شێخفاتی کاک شاڵای ژیلوان ئەدمینی هەوادارانی بڕاگەیانی پەیجەکەیە کاک شاڵا کاک ژیلوان ئەدمینی کاکە بڕیار زۆر سپاستانەکەم مەمنونتانم سپاس بۆ ئەو لۆگۆ جوانش کە دوێنێ دروستان کرد بە هیوای ئەوەی هەر ئیش بۆ بڕیار نەکەن ئیش بۆ بەرنامەکەی منیش بکەن کاکە ئەگەر گۆرانی بێژێکی ترم بان کرد بۆم بکەن ئاها چەمچەماڵ ماشەڵڵا چۆن ڕیزی کردووە کاکە شکاری گوڵ و دڵ لە چەمچەماڵەوە کاک جەلاگیان سڵاو لێبێ وەرە سڵاوی خوا لە جەنابیشت قوربانم باشی تۆ باشی بە ساقەم وڵی سڵاوی ڕێزمان بۆ گەیلانیەیە قوربانت چاوت ماچەکە مامە چاوی ماچەکەی لە چەمچەماڵە سڵاوی لێبێ سڵاو لە چەمچەماڵ شارەکەی خۆم قوربانم چاوەکەمی هیچی ترێ نییە بۆ خاڵە بڕیار وڵی هەر وڵای حەزم سڵاوی لێ بکەم وەڵای ئێمەش سڵاومانەیە بۆ هەموو چەمچەماڵ چاوەکەمی کاک جەلاگ قوربانم جا تا دوو هەفتەی تر جەماعەتی گەرمیانیەکان بەریان ناکەوێت ئیتر تەلەفۆنی ئەومان بۆ نایە خۆمەزانم لە خزمەتان مامە چۆمان گیان تۆ برای منی بێ قوربانم چاوەکەمی بە ساقە بم دەست خۆش بە بۆ تەلەفۆنەکە و جارێکی تر و 100 جاری تر حرمەتی تایبەتم هەیە بۆ چەمچەماڵ کاکە بڕیار با بچینە لای تۆ بە قوربانە لە خزمەتانە پەیوەندی وەرمەگرە لە دەورێ گەڕێ ئەو گەرانیە لەلاان خۆم و پێشکەشە بە ڕادوی گەڕێن شەویست و سەرجەم کارمەندەکانێت ڕادوێی گەڕیانی میلی یەکەمی کوردستانە ڕادوێی گەڕیانی میلی یەکەمی کوردستانە لە شاری سلەیمانی لە پایتەختی بابانە دەرگاکەی کراوەیە بەڕۆی هونەرمەندانە بۆ هونەرمەندی میلی بووە ئەبا قوتابخانە بۆ هونەرمەندی میلی بووە ئەبا قوتابخانە سڵاو لە ڕادوێی گەڕیان سڵاو لەم دەقە و ساتە سڵاو لە ڕادوێی گەڕیان سڵاو لەم دەقە و ساتە هونەرمەندانی میلی گشت بە خۆزگە و ئاواتە هەرکەسێ لە باشوورە و هەرکەس لە ڕۆژ هەڵاتە هەرکەس خاوەن مێژووە هەرکەس خاوەن خەباتە با ئیمزا کۆکەینەوە ئێستاکە لەم وڵاتە ئەم ڕادوێ بێتە کەناڵ لە نێو سایتی نیلساتە ئەم ڕادوێ بکەینە کەناڵ لە نێو سایتی نیلساتە هەی ڕادوێی گەڕیانی میلی
یەکەمی کوردستانە لە شعری سلەیمانی و لە پایتەختی بابانە دەرگاکەی کراوەیە بەڕووی هونەرمەندانە بۆ هونەرمەندی میلی بووە ئەبا قوتابخانە بووە ئەبا قوتابخانە سڵاو سڵاو لە ڕادیۆی گەڕیان سڵاو لە کاکجەلال و سەرجەم کارمەندەکانە عافیە و سەرارە چەپیکە چەپ سڵاو لە ڕادیۆی گەڕیان لە پلەی یەکەمدایە هەزار شعر و ئاواز و دەنگی ڕەسەنی تایە بۆ هونەرمەندانی میلی ئێستا وەکو قەڵایە خۆزگە زیرەک و مەملێ ئێستا لە ژیان باە حتمەن لە ڕادیۆی گەڕیان بۆمان دەبوون بەپایە ئەوانیش بەم هونەرە جێیان ێش ئەم دنیاە وەکو بڕیار گەیلانی ئەمنیش یەقینم وایە ڕادیۆی گەڕیانی میلی یەکەمە لە ئێستایە چونکە بەڕێوەبەرەکەی حتمەن کاکە جەزایە سڵاو لە کاک جەزای ساز بۆمان پشت و پەنایە یا کاک جەلال گۆڵەی کەسێکی بەتوانایە بەقەی تووکی سەری من بەس قسەی خۆشی لایە بەس قسەی خۆشی لایە هەی ڕادیۆی گەڕیانی یەکەمی کوردستانە لە شاری سلەیمانی لە پایتەختی بابانە دەرگاکەی کراوەیە بەڕووی هونەرمەندانە بۆ هونەرمەندی میلی بووە بە قوتابخانە ڕادیۆی گەڕیان ئێستاکە بۆ هونەری میلیە ڕادیۆی گەڕیان ئێستاکە بۆ هونەری میلیە حتمەن هونەری میلی ئەسڵی هونەری کوردیە هەموو سەرزەوی بگەڕێین بە یەک لەحزە و سانیە هونەرمەندێ وەک مەملێ و وەک زیرەکی تیانە کەسنەڵێ هونەری میلی هونەرێکی ڕاست نییە ئەم ڕادیۆش لە ئێستادا لە شاری سلەیمانیە دەرگاکەی کراوەیە و هیچ منەتی تیانە هەرکەس خۆی پێگەورەیە و وێرەی پێ قبوڵ نییە بە کورد و موختەسەری بۆ خۆی هونەرمەند نییە ڕادیۆی گەڕیان ژێنێکە فەرق و جیاییتیانە هەر کەسێ بێتە ئێرە ئەوەی کە سۆرانیە هەر کەسێ بێتە ئێرە ئەوەی کە سۆرانیە بابێ لێرە خزمەتکە بۆ خۆی جێشانازیە بابێ لێرە خزمەتکە بۆ خۆی جێشانازیە ئەس خۆش سات ئارام دەشتا سات مادوونە بێت والله ئەمەیانە بێ هەر بەناوی منەوە نا بەناوی ستافی ڕادیۆی میلی گەڕیانەوە یەک کۆڵ سپاس دەکەین لە خزمەت بەجددی من خۆم بە تەمای شتێکی ئاوا بووم جا ئەم پیاوە بۆی حاضر کردین و یاخواد هەزار جار بەخێر بێتەوە کاگورانە ماخرێتە بەرنامە و ڕۆژانە لێدرێت دڵمن بەڕاستی کاگورانی شۆ پیانەشم بیرچوو بەخوا ئەوە بانەخانە و ئەوە کاکدابای کرمان بەسلامەتی جوانەخان و کاگورهان و طبعا بەخواد من بە تەمای شتێکی وا بووم بیکەم ویستم تەکلیف لە هونەرمەندێکی وەکو جەناب بکەم بڵم شتێکی ئاوا تایبەتمان بۆ بکەن بۆ ڕیکلامی ڕادیۆکە ڕۆژانە بەزێنی بەڵام دەست خۆش بێ بەڕاستی شتێکی جوانە کرد ئەمە سوپرایز بوو بۆ من تەوا قوربانی ئەو قۆرگەڵزم بەخوا کۆرە بەخوا برا گەرمیانی حەلیان نییە بە خۆڕایی خۆشم ناون کاکە خۆ بە زۆر نییە باش ئادەی ئارامجانەوە مایکەم بۆ هەڵگرە باوکی من خۆمت کردووە هیچ نەئەڵێ ئەڵێ نان هێشتووە لەسەر سفرە نان بخوا باش
والله هیچ چییە قسە باش بەسەرهاتێکی ترم بۆ باس کە لەگەڵ کاک بڕیارە هیچی هەیە کاک جەلاڵیان بەسەر هەز زۆرە بخوا دانێک داوایەک مەجموعە نەکردوە یەک دانە لەم فترە دانیشتێکمان هەبوو لە هەولێر باش باشە ڕێزمان هەیە بۆ بەڕێزی کابراایەکی بڵێ ناسرە ئەوانش بۆ بەس حەز ناکەم ناوشت بە قوربانە بمێن بەلا چاومانە دوایی زۆرمان نەماوە بگەین ئەو شوێنەی کە دانیشتەکەی لێکرا ئێمە پێڵێن باقوانە کاکە باخەکە لەکوێیە چۆلا باغ دێ مەزرایە وتم باشە بەقربان هاتم باغ دێ مەزرایە جا من ڕێزم هەیە بۆ تەواوی خەڵکی هەولێر ڕۆژە لە هەولێر بووم چوون بۆ لای سیروانی زاکەوە نییە لەوێ عەشایانی نۆشتانە 4 تەکسی بە دوایەکە ئاوە وەستا بووم زۆر گەرما بوو بڕیار خەریب وە سووتان منیش ئاوا لەسەر شۆستەکە وەستا بووم وەڵا کابرایە گاوتی ئەرێ ئەو تەکسیانە ئیش دەکەن نەوەڵا بۆ پاز وەستاوت وتیەوە هەتی من ڕابێری ئاوتم 4 تەکسی بە دوایەکە بۆچی وەستێ ماڵە خۆم گەرما خەریکە گیانم دەرەچێت لە گەرمایە نەوەڵا بۆ پاز وەستاوت وتیەوە هەتیم ڕادەبێری ئەیوتم 4 تەکسی بە دواییان چییە قابلە تو خوا 4 تەکسی بە یەکەوە چێ بۆ میوانی بە یەکەوە هەر بۆ ئەو وەستاوە قابلە بۆ ئیش وەستاوە وتی وەڵا هەتیم تۆ خۆشمەچی سلێمانی وتم دەسە ماجەکە مەمنونم ڕێزمان هەیە بۆ تەواوی هەولێر و بۆ قەڵاو منارە قوربانتان بێت بۆ هەمووی بەیتر قسەکەی ئارام باش ئارام گیان تۆ ئاسوی تایبەتی کاک بڕیاری وەڵا پێم خۆشە بەس یعنی کێشە نییە ئەو کێشەی نیە من لەگەڵ و گوڵانی بێژەکانیش با بڵێن ئەڕۆم ئەو کێشەی نیە با بڵێن بەس یعنی کاک بڕیار لەگەڵ مرتاح و یعنی ئەڵێ تۆ نەبی ناچە سەرکەوتوو بنیشە لاردووتان منیش کاتی خۆی هەروە بووم لەگەڵ کاکاروانە بووم لەگەڵ کاک ڕەسوڵا بووم لەگەڵ کاک جەزایە بووم بەئیزنیەوە مەڵێ بۆ خۆت حۆڕی وەزۆکو خۆی ئەڵێ من تۆ نەبی ناچم کاکە ماتم لە کارەبایە دڵی باش نە بەسەری باوکم بۆ دەکەم 12 ماڵیە مابڕە ڕێک بۆ دەکەم بەڵام کاک بڕیار بابێ ئەم شەو وەڵێکی 12 پێریم بانگی پیرۆزی فەرموو حەزەکەی ناچی نەجارە لای گۆرانی باش یعنی چۆن ئەڵێ ئەگەر ئێستا کاگارام حەفلەیەکی هەبێت تۆ مەجالی تیانە هەزاری وەکو من وعدەدابێ بێ لەگەڵ آخر دەخۆی قانونیەکەی وایە دەست خۆش بێ خۆی حەزەری پێنجشەمە و جومعان بکە تۆزێ وەڵی ترێ بە دووشەمە وەرەگری نەگەر قەتەوە حاڵەتە دروست نەبووە با بڵێن ئەم وعدی یار بێ و تۆش لەم فتری پێشوا پێما بوا بوو بەس نەرمەندەگەتی ئیزنداتەوە بڵای چین بۆ کرد بۆ حەفلەکەمان لێ بوو خۆی ئەڵە ماڵیاوە بەڵێ کە تۆ ئیش هەبێ بە هیچ لایەکە ناڕۆ کە تۆ ئیش نەبوو ئاسایە بچم بەلایەکە لە ماسایی یاخوا لەشتان ساڵ هیچ بۆ من نییە ئارام جێ جەنابتەکەم لە سافە جوانە بکەبووهان و ئەوەی جەماعەتی کۆنتڕۆڵ و ڕاستی بەنامێکی جوان و ئیتر زۆر سپاسیتەوەکەم بە تایبەتی بەس ئارام جیان شت بە گران نەکڕیتەوە ئامان گەڵام بەرز بۆتەوە و بازاڕیش نییە تەلەفۆنم بۆ لە ساغ بێ 100 جاری تری سپاس دەکەم هەڵبەت کاگارام گەرمیانی هەموو کاتاوکاری من بووە من سپاسیەکەم و ئەو هونەرمەندە بە ڕێزانش بەم پیاوەشەوە هەمووی ئەو حازریانەکە با پیا و حەقی نەفەوتێ من قسەم لەگەڵ ئەم پیاوایان نەکرداوای لێبوردنی لێ کاگارام وتی حساب کەم منم وتم لێرە ئەوە بۆی بە هەڵەت تێ نەگەی من پیاوێکم بچووکی گەورە خۆشەویستی هەمووی بۆ من وەڵا پێش سەری ساڵ وتی کاک جەلال پێی خۆشە وتم کاگە لە خزمەتیان خۆ من بەرنامی خۆمە لە خزمەت لە منەوە ئێوە کاتێ تویستان بە ئێمە بێمە خزمەتانەکەی زۆر سپاس دەکەین بەڕاستی ڕێزم هەیە بۆ هەرچی هونەرمەند هەیە چاویان ماجەکەم کەسی لێ دەرناکەم ئەوەشی کە لە وەکو جارەکەی تریژ وتم لە برادێکی ئێرە عاجزە من هیچم نییە لەگەڵیان من ڕادوێی خۆمە هی خۆتانە با بڵین بەس لە هەمان حاڵەتیشە سپاسیەم پیاوان ناکەم هیچ تەسەڕوفێ بەم بەرنامەی منەوە ناکەن و تویانە کێ نایە بە ئارەزووی خۆ یعنی ئەم ڕۆکاک جەزا خۆی مەوجود نەبوو لێرە پێی وت و مەڵە بە کەیفی خۆتە حەزەکەی کامە بۆ نمونە لەگەڵم ناکێشەی هەیە لە پێش ئەوە بانکە زۆر بەخێر بێن من وەکو ئێستەی ژێڵم بۆ هونەرمەندانە من کێشەم لەگەڵ یەک کەسانیە خۆشەویستان ڕۆژی چوارشەمە هونەرمەندی دەنگخۆش هونەرمەندی بەڕێز کاک بەرهەم عومەر کە خوشکەزای هونەرمەندی بەڕێز کاک مەحموود محەممەدەکە ڕاستەوخۆ لە لای من میوانە ڕۆژی یەکشەمە کاک سامار ساڵحە ڕۆژی چوارشەمەکەی تر هونەرمەندی خۆشەویست کاکاروان خەباتیە جارێکی تر زۆر سپاسی پەیجی شلێر و ناوخوانەکەم کە حەمەومین جومعە بەیەکەوە چایەکیشمان خواردەوە بەیەکە و وتی لەمە دو ئاسپۆنسەری بەرنامەکەی تۆکەم
من هەردوو چاوی ماجەکەم سپاسیەکەم بۆ پەیجی شەیداواتی ئامە قەرەج پەیجەکەی کاکە بڕیار کاکە خیامی کاک مەحموود ڕێزم حرمەتی تایبەتم هەیە بۆ هەرەمیان باشە بە ئەوەی شەڵا خەریکە بانگی پیرۆستەوە بێ شتێکی تر حاضر زۆر باشە خۆشەویستان پەیوەندیمان نییە بابی کەمە گوێم بە جوانە گیان خۆشەویستان 1970 جاف خەریکە بەرنامەکەتەوە بێت 1970 بۆ کوردانی تاراوگاش 1950 لە خزمەتانین بە هیوای ئەوەی خزمەتێکمان گەیانە بێ بە جەنابتان و تۆزێ دڵمان خۆش کرد بێتن ئیشەڵا دڵیشمان خۆشە بێت لەمە دووە بینەری بەرنامەکانمان دوو ئەو نابێت لەبەرەوەی ئەڵەن 30 ڕۆژجارە ڕێگەچی کاژوەر یەکدی بۆ گیرفانێ ئەوە لە هەمووی خۆشترە گیان وانە تۆ دڵی گەورە بێ وان وعدیان ناوە باش چاگە بێ چاگە بم خۆ مەزانم نەوتیش بەرز بۆ تۆ ئیشەڵا مامە بڕیار لە ئێوە شیە بڕن باوکەڕ ئیشەڵا پشتیوان بەخوای گەور کاکە یادگار لە کەرکووکی سەربەرزەوە لە کەرکووکی قوستی کوردستانەوە مامە یادەجیان هەموو کاتێکی جەنابە باش تۆ باشی بە قوربانە بم بەڕێزی چاوەکەم دەستخۆشیەوە بەرنامە جوانەتان لێکەم بە خێراتی ئەو هونەرمەندە بەڕێزەتان لێکەم کاک بڕیاری زۆر سپاس دەکەین بە ناوی ئەویشەوە کاک دابانیەک تۆزیایی کرد برای گەورەی بەڕێزی ئەوە زووتر کاک بڕیارتان بانگێش کردایە کاک بڕیار هونەرمەندی تەمسەماڵە زۆر بەرز و بەڕێزرای ئێمە لای ئێمەش من داوای لێبوردنەکەم تۆزە من ئیشکالم هەبوو پێش سەری ساڵە بووە کاک بڕیار لە خزمەتی هەبوومایە بەڵام ڕاستیەکەی بە کاک جەزا بۆ نمونە گۆرانی بێژە وتبووی بە کاک جەزا دانەیە بۆ کاک بورهان دانەیە بە من ئیتر شتەکەم لێ ئاڵڕۆز بوو وتم خەڵکی گۆرانی بێژی گەرمیانی دڵیان گەورەیە وتم خاڵە بڕیارم تۆزە بۆ تاخیرکە ئیتر ماڵی خاڵە بڕیار حیاتە کاک بڕیار بڵێ گۆرانیەکی ئەکوانێ گوڵم کوان ئەو گۆرانێمان بۆ بڵێ کوانێ یارم کوانێ کوانێ یانم کوانێ لەسەم شەماڵە نەتەم سەماڵە لێ بەجێ ماوە باشە بەسەر چاو لە خزمەتان بەسەر کاک ئارامیش ماس دەکەم قوربانم کاک یادگار چاوەکەم مامە یادگار گیان لە کەرکووکی سەربەرزەوە لێرەوە 1000 جار وتومە ئەیکەم بە 10,000 جار ڕێزمانەیە بۆ تەواوی کەرکووکیەکان چاوە ماجەکەم ئەوواڵێ وتی لێو بەجێ ماوە ئەو دیارەکە و کوانێ وڵاتە لە شەمشەماڵ لەگەڵ خۆمان نایەنم وێرە سڵاومان هەیە بۆ ئەویش فەرموو کاگارە چیمان حازرە هەلێ ئەمش تۆزێک بەز میلادی و حەفلە وشتان دقیق باوە
اليمي دابخا ليلي دقاي حوشك كنا نرم 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 دايت ولا كاني نرم 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 دايت ولا كاني أرخوان بخوربار داري ممكاني أبا عصب كامرو أرم قرناني ويارم قرناني سناوي بيدي يجدني وقيمتها بوكي يا سناوي بيدي يجدني وقيمتها وي وي مالكن سرسامة داي 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 بريني ديلم أنا بسويا بريني ديلم أنا بسويا توشارينا كاي ليلي دكتور درويا توشارينا كاي ليلي دكتور درويا دكتور درويا وسارينا كاي ليلي دكتور درويا ما شاء الله باشە منی ژەڵی دەمو پلە خۆش بێ دەست خۆش بەزمێکی لادەی بوو نا بەخواخوانەی بڕێ ڕێگەڵی ڕادوێ هەموو بەوجەکانێتیایە دەسو دەمە خۆش بێ هونەرمەند بەڕاستی ڕێزمەیە بێ وا بێ ینی دانەمێنێ هەر لە سەر یەک ستایلیش نەڕوە چکا تۆ حەفلەی زەواجەکەی بەڕاستی حەفلەی بزاوە تۆزە پرسە من خۆم چەنەهای چەند ساڵ کردومە ئەو هونەرمەندە ئەبێ لەسەر یەک ستایل و یەک ڕێچکە نەڕوابێ جا جەنابیش هەموو نەوعەکانەتیایە دەمە خۆش بێ یاخۆ یاخوا بەخێر بیتەوە کاکە ئاوات لە لەندەنەوە مامە ئاوات دوورە ناقی ناگرم کاکە پەلەی لێ مەکە سەڵی برایم خەلیل حالی خاڵ ئاوات گیان لە حاڵت قوربانە بم ئێوە باشن دەنگ و باسی ئێوە باشە قوربانێ من خوا بەجا بێ و
سۆ بەخراتی ئەو دوو خۆشەویستاکەم و سڵاو ڕزمی بۆ هەموو کارمەندانی ڕادیۆ میندێک جوانەکەی گەڕیان و سڵاو ڕزمانە هەموو کات جەزا شەر لێرۆ تا بە ناوی هەر هەمومانەوە قوربانە بم دەست و چاوە ماجەکە با قوربانم تۆ کەسێکی زۆر خۆشەویستی پێشکاری بەس دەخۆ جوانە بەخۆ سپاس خۆتان خۆشەویستن مەمنونم چاوەکەمی ماماوە بجێ قوربان گایجلانجە وڵا گایجلات خۆ تۆ حەز لە شتی خۆشەوە شتێکی خۆشەوە بگەڕن ئای کە چاکە تۆزە سەوتی مامۆزیاکەم فەرموو شتێکیان لە ماڵۆ دانیشتبوو گایجلان بەڵێ جەڵەکەی کوڕی بێکۆژیای لەو کەسێکی زۆر فەنی و ئەزەلی وانە بەڵێ ڕێزمان بۆی هەیە قوربان وەڵام لە دانیشتبوو بە دیار گۆرانی هونەرمەندی خوا لە خۆش و حەمە جەزا و ئەوانە بەڵێ وڵا تەقتان لە دەرگای ژوورەکەمیە تۆرە من لەو ساوە دوو سنگریان لەژێر بەتانێ ئەمە چی خەسە شتێکی تۆزە خەفەتاوی نەبێ باش ئەمەشەوە خۆ بەسەر چاو حەزگەوە لاپتۆپەکە خۆ بین بە وتی نە بەم قەرە سەر پیاوە گوو بخڕەکە پیاوە گوو بخڕەکە چیە باوکە مشتۆ وتە وەڵای بن خواردمە جۆتە گرۆ پیاوە گوو بخڕەکە گراوەکەی گێنە با گوو بخۆ بەسەری بس داوای گفتو و دستام رزمی و کاغرباری ملازاته کاغر بله وتیا اوی کزا لگه کرگی میدی احسن وشادان بیکویله او تو طول رباری ملازاته یا گوب خراکا کاکە خۆ منیش گوپم خڕە و زۆریشمان گوپمان خڕە پێم سەیر زۆر حەوتی بەسەڵی ئاگرێبوار بوو لەو کاتە لاوەی بیچوو ڕێزمانەیە بۆ کاگڕێبواری مەلازادە هونەرمەندی خۆشەویست و هاوڕێی زۆر خۆشەویستم بەست واگە لە دەرفەتێکە باوی کردا ئیشەڵا پشتیوان بەخوا ئیتر بە دەردی کابراڵێ من نامەوێت زەختیان لێ بکەم و ئیحراجیان بکەم بەس پێم و تۆوتی بەسەر چاو تۆزێ وەزعی خۆمم هەیە تۆزێ خۆم کۆکەمەوە بەسەر چاو لە خزمەتا بێت قوربان وەرەوەڵا کاکە دەدا قەوەستا و وەرسەر مەگەی ناوەکەی بۆ نەنا ڕێز و حرمەتمان هەیە بۆ تەواوی کوردانی بەریتانیا کاگاوات گیان زۆر زۆر سپاس دەکەین ئەی کەرەنتینە ماوەکو بزانی داوای لێبردنەکەین کاک ئاوات گیان پەیوەندیەکە داخرایەوە بە تاکید کەرەنتینە نەوەڵا قوربەسەرانە زۆر دەمێک شەیە کەرەنتینەن بەزەوەی باشە کاکەوان شۆسیال هەیە پارە ئەیە نەجینا ئێمە بووین هەیە با قابری مردوم نیوەیە مر لە بەرسە خوای گەورەی شەڵاو دەرد و بەڵایە لەسەر هەموو جیهان لا بە تایبەتی لە بەریتانیا و لە کوردستان باش کاک بڕیار من لێو تێر نابم بە قوربانم لە خزمەتم کارەبا خۆ نابڕێ جارێ باشە با بڕۆ گورانیشی ترمان پێشکەشکە باشە باشە بەسەر چاو ئینمانێ حجازەکە باجارێ ئەمەیان ئەمیش مۆسیقا بجا خۆ دەب لێ یێزانی بەس بە دەفۆنە هەر شتێکی ئەگەر بەبێ میوزیک بڵێ بتوانێت شتێکی دە بەبێ میوزیک شتێکمان بۆ بڵێ دوایە چینە لای میوزیک بە حاڵ بۆی لێش لە پاشەکە تێک ناچێت من زۆر زۆر عەجیبی دەنگی کاکسوارە محەممەدم حەزم بە ئیشەکانی ئەوە سونەتیە و بەڵام بۆی بە دەرفەت نەگونجاوە تا ئێستا کلیپ بکەین و ئالاتەکانی حەیبێ لە زۆر شوێن باسم کردووە هاندەرێکی سەرسەختی کاکسوارم و ئەم گۆرانیش کەم و کەسریتیا بوو بمان بوو بەڕاستی مامۆستایە ئوستازە بە ناوی ڕادیۆی میلی گەڕیانیشەوە لێرەوە سڵاوێکی تایبەتمانەیە بۆ مامۆستا سوارە بە هیوای ئەوەی لە بەرنامەکەی کاکجەزایە بەشداری بکەی هەردوو چاوی ماجەکەم من چکە زیاتر حەزم من بچووکیەکەم لە خزمەتی ئابم خۆ هونەرمەندە سونەتیانەشم بان کردووە ئەگەر ئاگادار بی بەڵام ئیتر بە پێ وەکو تەمەنەکە وەکو هینەکە ئیشەڵا بە هیوای ئەوەی لەگەڵ کاکجەزایە بەرنامەیە بکە ئیشەڵا هەریەتەوە فەرمی لە بایەغایانە هونایاڵین دێ دەڵێن شاینێ و گوڵەن ڕۆیی لە مەیخایانە سەداشین دێ دەڵێن پیری بوغەن ڕۆیی مەڵێنێ گوڵ شەنی چۆڵ کرد
كوايا قل شني جيش دلارا أمي نما تشيب كارمي دلاروي دلارا أمي نما تشيب كارمي دلاروي وادەمە خۆش بێ جوان ئەدا کرد دەست و چاوە خۆش بێ. دەنگی بەرزە بە تەکید دەنگی تۆش بەرزە دەست و چاوە خۆش بێ. بەڕاستی گۆرانیەکانی مامەسا سوارە هەر هەمووی لە دڵان هەمووی لە ڕۆژێتان منیش خۆم یەکێکم لەو کەسانەی کە زۆر متابعی گۆرانیەکانی یەکەم ئەو مامەسا خالی ڕەشی مامەسا باجەت یەخیا زۆربەی زۆری هەموو ئەو هونەرمەندانە دەست و دەمە خۆش باش لە لای گۆرانیی تر بە کاگ بڕیار عفوم کە تۆ برادرانەی خۆت نووسیویانە یەک دنیا بەسەر هاتی ئەدمینەکەی خۆتە خۆ من نەموتوە کاکە ئەوەتە کاک شاڵاو بەخوا ئەخر پێم وتی پێش بەرنامە دەم گۆرانی وەڵم بەبێ میوزیک بەس داوای بەسەرات بەسیت کاکە خۆمدا وەرە کاک بڕیار زەلام هەیە بەسەراتی نەبێت نەبا بە خۆت ئەو محامی تۆ نییە برامەکەی قسەیە تۆزە ئینسانێکی کەندوم خۆم ئەوەنەش شتی کۆمیدی نازانم کۆمیدی نییە هەر بەسەر ئەجیشەڵای حەزیش ئەگەر شتی ناخۆشیش هەیە ئێستا ئەو کلێنسە دەزەکەم بە گریان ئارەڵاشتی ناخۆشمارێ با ئەم تراکەش بڕادایە بزانم انشاءڵڵا بە هیوای ئەوەی کاک چۆمان نایەڵم دەرچێ دەست خۆش بێ فەرمو خاڵارە ئەلێ من خاوني قولي خومم محتاجي قولي كسني أمان 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 هي توربوا توربوا يا لمن توربوا 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 يا لمن توربوا أو خلق من يشاهد بيطلي معاجز نكردوا يموا بيبيانوا كسيكي تريقرتوا يستاذ لي لا يوا مني ولا بيرشوا كسي وكو مجنون شافي ليلى يا منم او كسي همو كاتيم لجن شيدا يا منم او كسي كجينادا بكلو بايا منم او كسي بو عشقيتو هر لريقا يا منم رسواي خزمو بيقانو دوستو اشنا يا منم لبر عشق ضرورشي طافي خدا يا منم لبر عشق ضرورشي طافي خدا يا منم
ئەی تووڕە بووە تووڕە بووە یا لە من تووڕە بووە تووڕە بووە تووڕە بووە یا لە من تووڕە بووە ئەو خەڵکم لێ شاید بن دڵیم عاجز نەکردووە پێم وا بێ بیانوە کەسێکی تری گرتووە ئێستا دڵی لایەوە منی وا لەبیر چووە شکان محاڵە چاکبوونەوەی تۆ پەیمانیەکت شکان محاڵە نوێبوونەوەی تازە بۆ عشقی تۆیە وەسە زۆر جێبوونەوەی دڵم جۆرێک تۆراوە محاڵاش بوونەوەی ئیتر بۆ دڵم سەختە بۆ ناو خەمڕۆ چوونەوەی عشق و ئەوینت لای من سەختە دروست بوونەوەی عشق و ئەوینت لای من سەختە دروست خۆش بێ گۆرانێکی حەزین و خۆش بوو یاخوا دەمە خۆش بێ داوای لێ بردنەکەین ئێمەش کێشەکەمان ئەوەیە لەسەرەوە خەڵکی تایە خوارەوەش ئايادە و خەسخانە و شتەجا ئەم ئێمە نەشازین لەم بینەیە تێگەی کابرایەتەوە بۆ ئیساحەت ئێمە زرم و کوت داماویش لە خوارەوە نەخۆشە یایە بۆ فەحس هەر عینیش زرم و کوت دەمە خۆش بێ وەڵاهی چۆنەڵە یعنی نۆماڵین بڕیارجان بەخوای گەورە یاخوا لەشتان ساغ بێ ئەیبینێ من خۆمان شتێک مێن ئاتر کورە ناتۆ گەورەی زۆر زۆر سپاس دەکەم یەکجار وایش نییە برا باسی نۆماڵە کرد بەڵام ئەوەی هەیە ئەوەنەی من ئاگام لێ بێ بیزانم لە هیچ شوێنەکەەوە داعم ناکرێت ئەوەنەی من بیزانم یعنی بەو پەڕی قەناعەتەوە لەگەڵ ڕێزمە ئەو پیاوانشکە من ئیشیان لەگەڵاکەم هەمویان جێگەی سیقان بۆ من و ئێمە هەمومان یەک عایلەین و مەجموعە ستافێکی ئەوەین بەڵام ئەوەندەی من بیزانم بەخوا لە یەک شوێنەوە داعم ناکرێت وڵای حەقی وایە داعم بکرێن لە ڕادیۆیشی ئاوا بەم شێوەیە پێویستە خزمەت بکرێ و کەسانی باش لە پشتی بن چ لە ڕووی مادی چ لە ڕووی بڵین شێوازی بەرنامەدانان و شتانش وەڵایی بە تەئکید من ئەوە چەند جاری تریژ وتومە لێرەوە داوا لەو سەرمایەدار و کورە دەوڵەمەند و بەزم و ڕەزم و شتاناکەن کاکە لە حیزب گەڕێ دەوەرنە سەر خەت نایە دەی گوێمێرە چۆنمانێ ناوە کاک گوران وای بین شەڕواڵە گەورەکانە نەژێری قارسی کەی دوایی بۆ ئەمانی تر نابێتەوە کاک بڕیار وازی لێ بێنە بەخوا مەوزوع شت باز ناکەی خۆمەزان کاکە چۆمان نایڵێ بە زۆر نییە کاک چۆمان کاک دژوار کاگیفانەوانی کۆمنتیان سیۆشتڵال دوای بەرنامەکە بە تەلەفۆن شتی خۆش باسەکەی وڵایسی خۆش دوای بەرنامەکە بۆ چیمە کوڕی لە سوعبەتەکەم هیچ منیە نازانم و ئەیانە مخەنە مۆقیفەوە بەخوا کاک جەلال من ناوخەمە مۆقیفەوە لەوە دڵنیا بەس تۆ خۆت بەسەراتێکی من سپاس شتی نییە وتومە یەکسەر ئەم شەوەی بڕنەوەی خەنە تیکتۆک پێویست ناکە من تەلەفۆنەکانیش کەوەری یەکرم وەکو بەسەرها دوایە من زۆر زۆر خۆشحاڵ بووم زۆر زۆر سپاس دەکەم سپاسی ئەو گۆرانیە تایبەتەژەکەم کە لەسەر گەڕیان نووسی لە خزمەتانە بە هیوای ئەوەی کاک دابان بیبڕن و بیخەنە بەرنامەوە لە خزمەتانە بەشان من چیت ماوە بۆ بەرنمەکەی من بۆ ڕادوێی گەڕیان با لە خزمەتان یاخوا سەرکەوتوو من دووبارە و سێبارە من خۆم بە خۆشحاڵەزانم ئێمە زیاد بەرنامەکەت زۆر جوانە خۆت کەسێکی کراوە یعنی بەرنامەکە دوا لێ نەکرەوە کە تیا یحراج بیا هەز بە بێزاری بکەی بەرنامەیەکی کراوە و خۆشە و دەمەتەقەیشی باش و دەستی کاکبوران و برابڕێزانە لە پشتی کامێرە و کاک جەزای ساز و کاک ئارام گەرمیانی وەرخۆشی زمانە و دەستی بڕاگەدانیش خۆش بێگەرتوانی بێتم خزمەت بگەم ئەمڕۆ لە خزمەتانم بە تەئکید ئێمە لە خزمەتان تۆ ئەمڕۆ ئیشێکی زۆر جوانە کردووە بەرنمەیەکی تایبە هەموو بەرنمەکان جوان بوون بەڵام بە تەئکید من زۆر لێ ڕازی بووم زۆر زۆریش سپاس دەکەم ناخۆ بانیانەکەمەوە جا کاکە خۆ نامێنێ ئەوە ێستا من بۆیە چوارشەمانیشم زیاد کردووە لەبەرەوەی مەجموعەیەک لەسەر خەتن بۆیە عیباریان نەبم ئەم پیاوە تاخیر بوو بەڕاستی حرمەتەن هەمووشی تەلەفۆنەکەڵە کاکە حەزەکەم لەگەڵ لە بەرنامەکەی بەخوا قەسەم سوێن بەخوا تەکلیفم لێ کردوون تو مەسپاسانەکەم بەرنامەی ترمان هەیە کاکە بچن بۆ بەرنامەکانی ترەڵە حەزەکەم بێن بۆ لای تۆ منیش ئەوەی بە من ڕازی بێ خەمە سەر تەپڵی سرم سەر هەردوو چاوم ڕادوێی گەڕیان هەموو بەرنامەکانمان هەر وەکوەوەی من وایە هیچ فەرقێکمان نییە بانەخان بێ کاگاوکار بێ کاک جەزا بێ بۆ من عینیشتە وە سپاسی شتانەکەم ئەگەر لەو بەرنامەی ئەو
بە ڕێزانەشە هەر بەشداری بکەن قەیچیەکە شەر نییە هەر لەگەڵ منالەوە چێ من حاڵەتێکم بۆ دروست بێ 2 مانگ نتوانم بەرنامە پێشکەشکە ئێخۆ ئەم ڕادوێ ناوەستێ نابێ بۆ سێم کەناڵە زۆر سپاس دەکەم زۆر مەمنونتم ئارام گیان بۆکو هەمیشە 100 جاریتر چاو ماجەکەم ئەبین بە عەزیەت بۆ هەموو جارێ سپاس دەکەم ئێوە ڕادوێی خۆتانە بە تەمای ئەوەش نەبی بڵیتر تەواو نایەمەوە 2 مانگتر بانگ دەکەمەوە ڕێزمان هەیە بۆ تەواوی بینەر و بیسەری کەناڵی گەڕیان هەم تەلەڤیزۆنەکەمان هەم ڕادیۆکەمان ئەوەی کە گوێی لێگرتوون داوای لێبوردنەکەم ئەگەر وشەیەکی خراپ یا قسەیەکی خراپ بە دەمی منە هاتبێ خۆشەویستان بە قورئان من زۆر ئەڵێن ناحەقیشم مەگرن جا پیاوکە زۆری ود هەڵەش ئەکا جاری وا هەیە شتی خراپیش بە دەمیایە سپاسی بەپایانم بۆ کاک بورهانی بەڕێز بۆ دادە جوانە بۆ کاک دابان لێرەوە سپاسی کاک ڕێبازەکەم کە ئەمڕۆ ئەو بۆی نەکرا بەڵام لەبەر خاتری بەرنامەکە ئازیەتی کێشا هاو زۆر سپاس یەکەم هەردوو چاوی ماجەکەم سپاس بۆ بانەخان ناوی ئەوەم بیر چووە سکاڵا خان یاخوا بەخێر بێ چاومانی سپاسی هەر هەمووتانەکەم ڕێز و حورمەتی جەلال گۆڵەی قبول بکەن تا ڕۆژی چوارشەممە کاتژمێر 3 ڕاستەوخۆ بەرنمەیەکی تایبەتم لەگەڵ کاک بەرهەم هونەرمەندی خۆشەویست کاک بەرهەم عومەر هەیە یەمەوە خزمەتان جارێکتر ڕێزی من قبول بکەن داوای لێبوردنتان لێ یەکەین کوردستانێکی ئارام سلێمانیەکی ئارام بە هیوای ئەوەی ئیشاڵڵا کەس نەخۆش نەبێ خەسەخانەکانمان بەتاڵ بێ کەس نەگیرێ کەس داعم نەکات جا بۆ حسابە بێتەوە هیچ ڕوو نایەوە ڕێز و حرمەتمان هەیە ئیشەڵا پشتیوان بەخوای گەورەت چوارشەمەیەمەوە خزمەتان و لە خزمەتان نابم 100 جار سلااومان هەیە بۆ خەڵکی گەرمیان و بۆ گەرمیانیەکان سپاس بۆ ئەم دوو گەرمیانیش بە ئایەکی گەرمیانیش یەی نەکۆتایی ئەم پرۆگرامە بە هیوای ئەوەی ئیشەڵا گەرمیانێکی تر لە خزمەتیان نابم خزمەتی هەموو گەرمیانەکان بکەم ڕێز و حرمەتم قبول بکەن یەک تۆز مایکمان بۆ زیاکەم رجاون وجاونت قستم ئاگرەکەی تۆ بوو ئاگلارەی دیەم بەربوو لەی جەستم ئەرە جاونە چوومە سەرینی سڵاویە کردم ئەو بان چاویدانە نەبینەوەی دێم تەعجوب نەمردم ئەرە جانە ئەو بان چاویدا لێوە خەنەوە و عەلەیکەی وەبان ئاگلارەی دێم دیدەی ساندەوە و أنا جانا يا أنا جانا شكرانا وتو خواي بخيال شوقاري أمشوم أقلاري ديم لي بكي وصال أرجانا شوقاري دويشو وجهري مار بيه قشتي وقربانا نبناي ديم شميلا يا أرجاونا أرورام كفتن ويسر سراي شنيش برمكر عاقلاري
ديم باوان خراوي رجانا جانا كني برما كرده لاي بحد بيبي فنجي شوشم شال عقلاري ديم قامد وينيني فنجي شوشم شال ما يكروام دا ما يهاور وبان عقلاري ديم زلفيني خاودا عمر ماي وخوم آي